بریجیت برینگ باڵوێزی نوێی ئەمریکا بۆ ئۆکرانیا ڕۆژی شەممە شاری بۆرۆدیانکای لە باکووری خۆرئاوای کیێڤ بەسەر کردەوە کە بەهۆی هێرشەکانی رووسیا ڕوبەڕووی وێرانکاریەکی زۆر بۆتەوە. ئەو شارەکەی بە سومبولی خۆراگیری ئۆکرانیا لە قەڵەمدا و ڕاگەیاند کە ئەنجامدەرانی ئەو تاوانکاریە پێویستە بەرپرسیارەتی یاسایی هەڵگرن. ئێمە لێرە یارمەتیەکی زۆر دەستەبەر دەکەین و ڕاوێژکارێکی تایبەتیمان هەیە بۆ بابەتی تاوانی جەنگ. دەتوانمەوەتان پێ بڵێم کە خۆم لێرە دڵنیایی دەدەم لەوەی کە هەرچی پێویستە دەیکەین بۆ ئەو شارە لە ڕێگەی میکانیزمە جۆراوجۆرەکانی حکوومەتی ئەمریکاوە. باڵوێز بریجیت برینگ لە سەردانەکەیدا چاوی کەوت بە داواکاری گشتی ئۆکرانیا ئەریانا ڤێنەدیکتۆڤا. هەردوو لا تاوتوێی ئەو هەنگاوانەیان کرد کە دەگیرێنە بەر بۆ تۆمارکردنی تاوانە جەنگیەکانی رووسیا لە ئۆکرانیا. پێم وایە کە هەوڵەکانی داواکاری گشتی زۆر گرنگن و نابێت بوەستێنرێن تەنها بەهۆی ئەوەی کە شەڕ بەردەوامە. پێم وایە خەڵک شایستەی ئەوەن ئێستا دادپەروەریان بۆ بەدەست بهێنرێت. بە گوێرەی دوایین ئاماری کۆمسیاری باڵای مافی مرۆڤی نەتەوەیەگرتووەکان تا ئێستا 4169 هاوڵاتی ئۆکرانی بەهۆی هێرشەکانی رووسیا کوژراون کە لە نێوانیاندا 268 منداڵ هەن. پێم وایە کە یەکێک لە بربەستەکان بۆ تۆمارکردنی هەموو تاوانەکان ئەوەیە کە کەیسەکان زۆرن. چۆن بتوانین پۆلێنیان بکەین لە کاتێکدا کە وڵاتەکە لە نێوەندی شەڕدایە. ڕاستە بربەستەکان زۆرن بەڵام ئەوە نامانوەستێنێت. هێزەکانی رووسیا مانگی دوی ئەمساڵ دەستیان کرد بەسەر شاری بۆرۆدیانکا بە ئامانجی چوونە نێو کیێوی پایتەخت. لە کۆتایی مانگی سێ هێزەکان پاشەکشەیان کرد و لە دوای خۆیان شارێکی وێرانیان بەجێهێشت.